شاسوار و داشکان چواروانە لە شکستی مۆدلی کارەزمایی نەوەی نوێدا با قەڵەمی سیروان عوبەید. وەک ئاشکرایە ئەنجامی هەڵبژاردننی یانزەی تشرینی دووەمی ئەنجومەنی نوێنەرانی عراقی 2025 بۆ جوڵانەوەی نەوەی نوێ شکستێکی گەورە بوو کە تیایدا دووچاری داشکانێکی بەرچەو بووە لە ڕێژەی دەنگدەر و کورسیەکاندا. ئەم پاشەکشەیە تەنها گۆڕانکاریەکی ژمارەی سادە نییە، بەڵکو دەکرێت وەک نیشانەیەک بۆ شکستی مۆدلی حیزبی کاریزمای و لاوازی دامەزراوەی لاپانتەی سیاسی کوردی سیر بکرێت. لە موتارەدا شرۆڤەی چەندین هۆکاری سەرەکی پاشەکشەی نەوەی نوێ دەخەمەڕوو لە سزادانی حیزبی نوێ لەلایەن دەنگدەری وشیاری سلێمانیەوە تا کاریگەری گومانی دارایی لە سەروێنەی سەرکردەی جوڵانەوەکە، بێبەدیلی گوتاری پۆپۆلیستی و مەترسیەکانی مۆدلی سەرکردایەتی تاگڕەوانە و بنەماڵەکردنی بڕیار هاوکات لەگەڵ کاریگەری دەرەکی دیکتاتۆریەتی سیاسی. یەکەم سلێمانی تاقیکردنەوەی دیموکراسیانە و سزادانی حیزبی نوێ. لە کاتێکدا مۆڵگەی سەرەکی نەوەی نوێ پارێزگای سلێمانی بوو کە دەنگدەری ئەم شارە بە بەراورد بە ناوچەکانی تر خاوەن وشیاریەکی سیاسی بەرزترن و خێراتر لە هەر ناوچەیەکی تر لەسەر گۆڕینی حیزب بڕیار دەدات. ئەم دیالێکتیکیە کۆمەڵایەتیە لە زانستی سیاسیدا پێیدەوترێت هەڵسەنگاندنی بەردەوامی متمانە. لەو شەوازەدا دەنگدەران 1 تا 2 دەرفەت بە جوڵانەوەیەکی نوێ دەدەن، بەڵام کاتێک دەبینن ئەو هێزە نوێیە لە ئاستی باڵێنەکانیدا نییە یان هەمان ڕێچکەی تەقلیدی حیزب سالاری و سەرۆک لە پێشینە دەگرێتە بەر، سزای دەدەن. نەوەی نوێ نەیتوانی خۆی لەم ئەزمونە جیا بکاتەوە، بۆیە سزای داکشانێکی بەرچەوی دەنگ و کورسی پێبڕا. دووهەم کاریگەری گومانی دارایی و پرسی لە کەدارکردنی وێنەی سەرۆک. دۆسیا تایبەتەکانی سەرۆکی جوڵانەوەکە کاک شاسوار عەبدولواحید و کاریگەری دەنگۆکان لەبارەی گەندەڵی دارایی وەک پرسی خاوەن پشکەکانی چاڤیلاند و دەنگۆی کێشە ڕەوشتیە بانگەشە بۆ کراوەکان ڕۆڵێکی بەرچاوی بینی. کاتێک سەرکردە لە دۆسیە جۆرە و جۆرە گوماناویەکان بە دوور ناکرێت، متمانەی گشتی بە خێرایی دادەشکێت و دەبێتە هۆی ڕوخانی وێنەی سەرکردە. ئەوەش ڕاستەوخۆ کار دەکاتە سەر جوڵانەوەکە، بەو پێی جوڵانەوەی نەوەی نوێژ نەیتوانی لەو مۆدێلە حیزبی و سیاسیە تەقلیدیە سەرۆک یەکەمە خۆی جیا بکاتەوە، کەواتە ئاساییە ئەگەر لە غیابی سەرۆک ئەمە ڕوو بدات. ئەگەر سەرۆک شکا یان نەما، ئیدی هەموو جوڵانەوەکە دووچاری لاوازی و نەمان دەبێتەوە. لە کاتێکدا جوڵانەوەکە نەیتوانی وڵامێکی ڕاستگۆیانە و باوەڕپێکراو لە بەرامبەر ئەو تۆمەتانەدا پێشکەشی خەڵک بکات. ئەمەش گومانی لای دەنگدەر قوڵتر کردەوە و لە ئەنجامیشدا بە زیانینەوەی نوێ شکایەوە. سێهەم گوتاری پۆپۆلیستی ستراتیژیەتی بێبەدیل. نەوەی نوێ لە سەرساوە بە شێوەیەکی سەرەکی پشتی بە گوتاری پۆپۆلیستی بەستووە کە تەنها کاری لەسەر جوڵاندنی هەست و سۆز و ڕەخنەی ڕاستەوخۆی دەسەڵات کردووە. بەڵام لە ڕاستیدا کاریگەری ئەم گوتارە کاتیە و تەنها بۆ ماوەیە کار دەکات، چونکە ئەم گوتارە ناتوانێت جێگەی پێشکەشکردنی بەرنامەیەکی ستراتیژی گونجاو بگرێتەوە وەک بەدیلێکی تۆکما لە بەرامبەر حیزبی ترۆ حکومڕانی. بۆیە کاتێک دوای ماوەیەک دەنگ دەردەگاتە ئەو قەنەعەتەی کە گوتاری ڕەخنەی تند بە تەنها ناتوانێت چارەسەری کێشەکان بکات و نابێتە بەدیل ناچارە بە دوای پرۆژەی چارەسەردا بگەڕێت. کەواتە دەکرێت ماندووبوونی خەڵک لە گوتاری پۆپۆلیزمی یەکێک بێت لە هۆکارە سەرەکیەکان کە پاڵی بە دەنگدەرەکانی جوڵانەوەکە ناوە بۆ گەڕان بە دوای بژاردەی تردا. چوارەم، مەترسی و دەرەنجامی مۆدلی سەرکردایەتی کاریزمایی شکست لە دوای غیابی سەرۆک. لێرەدا قوڵترین هۆکاری شکستەکە لە مۆدلی سەرکردایەتی کاریزمایی و لاوازی دامەزراوەی نەوەی نوێدا دەردەکەوێت، چونکە جوڵانەوەکە ئەوەندەی لەسەر بنەمای بە کاریزماتیکردن و پیرۆزکردنی سەرۆک کاری کردووە، ئەوەندە کاری بۆ خستنە ڕووی بەرنامە و بەدیل نەکردووە. هەر لە تاکڕەوی بڕیارەکانی سەرۆک و بەردەوام دووبارە کاندیدکردنەوەی چەند کەسێک لە خێزانەکەی و چەند کەسێکی نزیکی دیکە بە خێزانی، بەمەش هەمان تەقلیدی حیزبەکانی دەسەڵاتی دووبارە کردەوە کە جوڵانەوەکەی بەرەو بنەماڵەکردن و شەخسانەکردن برد. بەم شێوەیە ئەو متمانەی دەنگدەرشکە کە جوڵانەوەکە جیاوازە. ئەمەش هەمان ڕێچکە و ئەزمموی گۆڕانە کە چۆن لە غیابی سەرکردەدا جوڵانەوەکە دەپوکێتەوە، چونکە دەنگدەر وا فێرکراوە لە بری گەڕان بە دوای بەرنامەی بەدیلی دەسەڵاتدا بە دوای کاریزمای نوێدا دەگەڕێت. پێنجەم، کاریگەری دەسەڵات مەترسی دیکتاتۆریەتی یاسایی لەسەر ئۆپۆزیسیۆن. هەرچەندە هۆکارە ناوخۆیەکانی جوڵانەوەکە ڕۆڵی سەرەکیان بینی، بەڵام ناکرێت چاوپۆشی لە ڕۆڵی کاریگەری دەرەوەی حیزبی دەسەڵات بکرێت. پرسی زیندانیکردنی سەرۆکی جوڵانەوەکە لە سەروبەندی هەڵبژاردندا پرسیارێکی ستراتیژی دەربارەی مەبەستی سیاسی دەوروژێنێت بۆ بێهێزکردنی ئۆپۆزیسیۆن. لە زانستی سیاسیدا بەکارهێنانی یاسا و دامەزراوە فەرمیەکان بۆ سزادان یا بێدەنگکردنی نەیارانی سیاسی پێی دەوترێت دیکتاتۆریەتی یاسایی. واتە
دەسەڵات بەڕواڵەت پابەندی یاسایە، بەڵام لە ڕاستیدا لە ڕێگەی یاساکانەوە فشار دەخاتە سەر نەیارەکانیەوە. کەواتە ئەگەر دەسەڵاتی هەرێم بە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانیدا بتوانێت بەم شێوەیە لە کاتێکی هەستیاردا کاریگەری لەسەر نەیارە سەرەکیەکانی دابنێت و وێنەیان لەق بکات، ئەمە مەترسیەکی گەورە لەسەر داهاتووی فراحیزبی دەخاتە ڕوو، هانی لایەنی دەسەڵاتدار دەدات کە فەزای سیاسی لە هەرێم بەتایبەت لە سلێمانی بەرەو دیکتاتۆریەتێکی زیاتری یاسایی ببات. لێرەشدا دووبارە پێویستی و گرنگی بە دامەزراوەییکردنی ئۆپۆزیسیۆن بەدیار دەکەوێت کە بۆ پارێزگاریکردن لە خۆی دژی کاریگەرترین چەکی دەسەڵات کە بریتە لە چەکی یاسایی دژی کەسایەتی باڵای حیزبەکە بە مەبەستی هەڵوەرینی. دەرەنجام وانەیەک بۆ ئۆپۆزیسیۆن و پێویستی بۆ بەدامەزراوەییکردنی. ئەم داکشان و شکستەینەوەی نوێ هەرچەندە بەشێک لە هۆکارەکانی پەیوەستن بە دیکتاتۆریەتی یاسایی حیزبی و دەسەڵات بۆ لاوازکردنی ئۆپۆزیسیۆن، بەڵام بە پلەی یەکەم هۆکارە سەرەکیەکان ئەوانەنە کە لەسەرەوە باسمان کرد. وانە گەورەکە لێرەدا بۆ کۆی گشتی ئۆپۆزیسیۆن لە کوردستان دەبێت ئەوە بێت کە جوڵانەوە و ڕەوت و حیزب هەمیشە ئەو مەترسی هەڵوەرینەیان لە بەردەما ئەگەر لەسەر بنەمای سیاسەتی پۆپۆلیستی و کاتی و کاریزمای و سەرۆک یەکەمە سیاست بکەن. ئەنجامی هەڵبژاردنیا ئەمجارە دەریخست کە خەڵکی سلێمانی چیتر بە گوتاری پۆپۆلیستی بێبەدیل و سەرکردەی گوماناوی و بنەماڵە سنتەر قایل نابن، بەڵکو داواکاری سەرەکی دەنگدەر بریتە لە حیزب و ڕەوت و جوڵانەوەکان دەبێت لەسەر بنەمای پرۆژە بەدیل بەرنامەی تۆکمە و بە دامەزراوەییکردنی ڕاستەقینەی سیاسی خۆیان بناسێن و ڕێک بخەن، نەک لەسەر بنەمای پەرستن و پیرۆزکردنی کەسایەتی، چونکە هەر کاتێک کاریزمایەک نەما یان لەکەدار کرا، حیزبەکەش بە خێرایی و بە تەواوی لەگەڵیدا دەپوکێتەوە، هەروەک ئەزموونی پێشتری گۆڕان و هاوپەیمانی پێشووی بەرهەم ساڵح ئەو دۆخەی ئێستای شاسوار و جوڵانەوەکەی تێیکەوتووە.